محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. دواي سورة النور دسين دواي سورة الفرقان كديار رزبندي قرآن نجدا بدواي يكون سورة الفرقان. معلومة طبعا سورة مكية لما كيهات وتخواري تنها دو آيات نبي آيات الشيستوهج بو حفتا أو دو آياتاني لمدينة هاتو نتخواري باقي آيات كان ديكي لما كهاتو نتخواري بيش كوتي بيغمبر صلى الله عليه وسلم. سورة الفرقان طبعا حفتاو حود آياتا لرزبندي قرآن دا طبعا سورة بستوبين جمع كوتوتا جزئي هجدم ونوزدم بشكل لجزئي هجده دا وبشكل جزئي نوزده دا. معلومة لمصحف كان دا لابرا 358 ودواي سورة ياسين شاتوتا خواري جماري وشكاني طبعا سورة الفرقان 896 شيء 3877 بيتا و 1834 نقطة تدايا. أجر تنها طبعا سورة فرقان بخوينيوا 3877 بيتا أجر كسك تنها سورة فرقان بخوينتوا وكو تلاوة بو ورقرتني أجر وخير وباداشت زانن سن خيري بو دنسري 387 خيري بو دنسري ببي أو حديثي بيغمبر صلى الله عليه وسلم كده فرمت هر حرفك لقرآن بخوينيو دا خير بو دنسري لاي كمي اگر تنهان يتكد بو خواي بي بأساي سورة فرقان بخوينيو لخوينوي سورة فرقان دا كا اگر کسێک زۆر هێواشش بێ لەوانەیە بەدە دقە بەچارەیەکێکی بتوانێت بخوێنێتەوە دەتوانێت 36770 خێر لای کەمی بۆ خۆی مسۆگەرکە. ئەگەر خوای گەورە چاکەکانت یەک بۆ بە 100 بنووسێ یەک بۆ بە 700 بنووسێ کە بە بێگومانی ئەگەر قورئان خوێندنەوەکە بە تەدەبور و بیرکردنەوەوە بێ ئینسان لی تێبگا و لی حاڵی ببێ لەگەڵ ئاەتەکاندا بە نمونە کە باسی ڕەحمەت و میهرەبانی دەکا دڵت بجوڵێت لەگەڵ باسی عەذاب و سزای دەکات دڵت بترسێ کە باسی سیفەتێکی ئیمانداران دەکا هەوڵدەی جێبەجێکەی لە خۆتدا ئەو کاتە خێرەکەی زۆرتریشە. و ناوەکەی طبعا الفورقان یەکێکە لە ناوەکانی قورئان کە قورئان سێ ناوی سەرەکی هەیە. قورئان بە معنای چی دێ؟ بە معنای ئەو کتێبەی کە دەخوێندرێتەوە خوا خوێندوویەتەوە بۆ جیبریل بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر بۆ سەحابەکان و ئێمەش ڕۆژانە دەیخوێنینەوە. الکتاب ناوی دووەمیەتی بۆچی پێی دەگوتێ الکتاب یعنی ئەو شتێک کە نووسراوەتەوە. طبعا قورئان لە لەوح المەحفوظیشدا نووسراوە لە ئاسمانیش لە بەیت المەعموور نووسراوە و لەسەر زەویش بەدەستی سەحابەکان کاتی خۆی و ئێستاش بەدەستی موسڵمانان نووسراوەتەوە و لە بەردەستی ئێمەدایە لێەوە فێر دەبێت. معنایەکی دیکەی الفورقانە. الفورقان یعنی ئەو کتێبەی دوو معنای هەیە کە زۆرینە دەفەرموون یعنی ئەوەی کە حەق و باتیل ڕاست و ناڕاست حەڵاڵ و حەرام لە یەکتر جیا دەکاتەوە. الفورقان یعنی ئەو کتێبەی کە هەموو شتەکانت بۆ جیا دەکاتەوە لە یەکتری چاک و خراپت پێ دەڵێ. و هێندێکیش دەفەرموون قورئان فورقان بەو معنای دێکە قورئانێکە پچڕ پچڕ بەش بەش هاتۆتە خوارێ کە هەردوو معناکەی ڕاستن. تەمان قورئان هەم بەش بەش هاتۆتە خوارێ هەمووی بە یەکجار نەهاتۆتە خوارێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەمیش طبعا لە قورئاندا هیچ شتێک نەماوەتەوە کە ئیشارەت و ئاماژەی پێ نەکرابێت. ئەوەی دەرسی ڕابردوو باسمان کرد هەتا ئەگەر بابەتێک هەبێت ڕاستەوخۆ لە قورئانیشدا ناوی نەهاتە بێ ئەگەر کەسێک زۆر عالم و زۆر شارەزا بێ دەتوانێت بە ئیشارەت و بە ئاماژە لە ئاەتەکان تێبگات و حکمەکەی خوای پەروەردگار وەرگرێ. سەرەتای سوورەتەکەی بەم شێوەیە طبعا دەفەرمێت تەبارەکە الذی نەزەلە الفورقانە. تەبارەکە الذی تەبارەکە یعنی وشەی تەبارەکەش طبعا مفسرین بە سێ معنا تەفسیری دەکەن هەر سێ معناکەشی ڕاستە دەکرێت ئێمە هەر سێکیان کۆکەینەوە. تەبارەکە دەفەرمون بە معنای فەڕ و بەرەکەت و پیرۆزی هەرچی فەڕ و بەرەکەت و پیرۆزی هەیە هەمووی بەدەست کێیە؟ بەدەست ئەو کەسەیە کە قورئانی ناردۆتە خوارێ. طبعا هەر ڕاستە و دروستە دەکرێت بڵێن تەبارەکە یعنی بێعەیب بێنەقز بێکەم و کوڕی هەرچی بێعەیبی و بێنەقسی هەیە
شایستەیە بەکوێ بەو کەسێک کە قورئانی ناردوتە خوارێ دەکرێ بڵێن بە معنای تەبارەکە بە معنای هەرچی گەورەی هەیە هەرچی گەورەی هەیە هەرچی خێر و بەرەکەتی زۆر هەیە هەر هەمووی بەدەستی خوای پەروەردیگارە بۆیە دەکرێت ئاوا تەفسیریکەین تەبارەکە الذی تەبارەکە العنی پیرۆزی و گەورەی و بێعیبی هەمووی شایستەیە بەچێ بە الذی نەزەل الفورقانە بەو کەسەی کە ناردوویەتیە خوارێ پەیتا پەیتا بۆ پێغەمبەرەکەی خۆی ئەلفورقانە ئەو قورئانە عەلا عەبدیهی بەسەر بەندەکەی خۆیدا بۆچی خوا قورئانی ناردۆتە خوارێ لیەکوونە للعالەمینە نەذیرە بۆ ئەو قورئانە بۆ خەڵکی ببێتە ئاگادارکەرەوە قورئان بۆ ئەوە هاتووە ببێتە ئاگادارکەرەوەی خەڵکی لە چی لە تاوانکردن لە گوناهکردن لە خراپەکردن لە حرامخۆری لە تاوانکاری وەلەو هۆکارانەی کە ئینسان بەرەو ئاگر و بەرەو دۆزەق دەبن تەبارەکە الذی گەورەی و پیرۆزی و بێعیبی الذی بۆ ئەو خوایەی نەزەل الفورقانە ناردوویەتیە خوارێ پەیتا پەیتا ئەو قورئانە بۆچێ على عبده بۆ سەر بەندەکەی خۆی کە محەممەدە صلی الله عليه وسلم لیەکوونە تا ئەو قورئانە ببێ هەم قورئانەکە ببێ و هەمیش پێغەمبەر بەهۆی قورئانەکەیەوە ببێت للعالەمینە بۆ هەموو خەڵکی بەچی بە نەذیرە بە ترسێنەر و بە ئاگادارکەرەوە معلومە وایە تەبارەکە الذی پاک و بێگەردی و گەورەی و پیرۆزی و فەڕ و بەرەکەت هەر هەمووی بۆ ئەو خوایەی کە ناردوویەتیە خوارێ ئەو قورئانە بۆ سەر بەندەکەی خۆی بۆچی خوا قورئانی بۆ ناردووە لیەکوونە تا محەممەد صلی الله عليه وسلم ببێت یان قورئان ببێتە للعالەمینە بۆ هەموو خەڵکی بۆ هەموو جیهانیان ئینسان و جنۆکە بە نەذیر بە ئاگادارکەرەوە و ترسێنەر الذی ئەو خوایەی ئەوەی کە قورئانی ناردووە کێیە الذی ئەو خوایە کە لەه مولک السەماوات والئەرض بۆ ئەوە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی الذی ئەو خوایەی کە قورئانی بۆ محەممەد ناردووە صلی الله عليه وسلم لەه المولک بۆ ئەوە هەرچی خاوەنداریەتی هەیە هەرچی صاحبداریەتی هەیە هەمووی ئیخوایە لە ئاسمانەکان و لە زەویدا لە ئاسمانەکان و لە زەویدا شتێک نییە مڵکی خوا نەبێ وەلەم یەتەخیذ و بڕیاریشی نەداوە خوای گەورە دروستیشی نەکردووە خوای گەورە بۆ خۆی وەلەدەن هیچ منداڵێک زۆر جاریکە باسمان کردووە کات خۆی جوولەکە گوتویانە نەعوذ بالله عوزەیر کوڕی خوایە وایە مەسیحیەکان ئێستاش دەڵێن عیسا کوڕی خوایە هەندێک جار دەڵێن مەڕیەمە کچی خوایە بتپەرستەکان دەیانگوت مەلائیکەت کچی خوان بەڵام ئەو قسانە هەمویان درۆن وەلەم یەتەخیذ وەلەدەن خوای گەورە بڕیاری نەداوە بۆ خۆی دروستی نەکردووە بۆ خۆی هیچ منداڵێک وەلەم یەکن لەه شەریکون و نیشە بۆ خوا وەلەم یەکن نییە لەه بۆ خوا شەریکون هیچ هاوبەشێک فی المولکی لە خاوەنداریەتیدا ئەوجار وەخەلەقە کولە شەیئین خوای گەورە هەموو شتێکیشی دروست کردووە ئەوجار هەر دروستکردن نییە فەقەدەرەه ئەندازەگیریشی بۆ دروستکراوەکان کردووە تەقدیرە بە ئەو پەڕی ئەندازەگیری خەلقەکە چەندە گرینگە خەڵقی ئینسان خەڵقی ئاسمانەکان خەڵقی زەوی دروستکردنیان لە نەبوونەوە چەندە گرینگە ئەوەش کە خوای گەورە لەگەڵ دروستکردنەکەدا نیزامێکی بۆ هەر شتێک داناوە کە بە میسقالە زەڕە هیچ دروستکراوێک لەو نیزامە لا نادا کە خوا بۆی داناوە وایە بە نمونە خوا مرۆڤی دروست کردووە هەرەوەندە نییە تەمان قەراری دابێ لەسەر زەوی 1000 کەس هەبێ ئەو 1000 کەسە ئەو ملیاران کەسە هەر یەکەی بە ئارەزووی خۆی ڕەنگی شکڵی تەبیعەتی بخوا بمرێ بمێنێتەوە تەمەنی کورد بێ درێژ بێ بەویستی خۆی بێ وایە خوای گەورە هەر کەسێکی دروست کردووە لە لەوح المەحفوظدا لەگەڵ قەراری دروستکردنەکەیدا نووسیویشێتی بە نمونە ئەتۆ تەمەنت چەند دەبێ باڵات چەند دەبێ ڕەنگت چۆن دەبێ ئاستی بینینت ئاستی بیستنت چ دەکەی چ دەخۆی چەند هەناسە هەڵدەکێشی هەتا چەند حرەکە بە چاوت و بە بێژول بە پێلووی چاوەکانیشت دەکەی و چەندان ئاەتمان هەنە بە سەریحی کە گەڵادارێک لە دارێک نابێتەوە گەڵادارێک جوڵەی پێناکرێ لە کەوندا مێرولەیەک لە شوێنی خۆی لاقی لێگنانە بەبێ عیلمی خوای گەورە ئەوە نهائیە و ئینسانی ئیماندار دەبێ باوەڕی پێی بێ بۆیە دەفەرمێت وەخەلەقە کولە شەیئین خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە فەقەدەرەه ئەندازەگیریەکیشی بۆ دروستکراوەکان کردووە چۆن ئەندازەگیریەک تەقدیر بە ئەو پەڕی
ئەندازەگیری کە هیچ دروستکراوێک ناتوانێت شتێک کە لەوەی کە بۆی نەنووسراوە، لەوەی کە لە لەوح المەحفوظدا خوای پەروەردگار دیاری نەکردووە. الذي ئەو خوایەی کە قورئانی ناردوتە خوارێکەیە، ئەو خوایە کە لەه مولک السەماوات والأرض، هی ئەوە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی، وەلەم یەتەخیذ وەلەدەن، ئەو خوایە منداڵی بۆ خۆی دروست نەکردووە، وەلەم یەکن لەه شەریک فی المولک، و هیچ کەسێکیش هاوبەش و شەریکی خوای پەروەردگار نییە لە خاوەنداریەتیدا، کەس لەوە ئینکاری ناکە. وخلق كل شيء، هەر چی شتیش هەیە چێ دروستی کردووە خوا، فقدره ئەندازەگیریشی کردووە بۆ دروستکراوەکانی بە تەقدیر، بە ئەو پەڕی ئەندازەگیری. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە خوا خاوەنی ئاسمانەکانە، خاوەنی زەویە، وایە هیچ کەسێک لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و تەنانەت خۆشت شەریکایەتی و هاوبەشی خوای نەکردووە. بەڵام واتخذوا من دون الله، واتخذوا يعني پەرستویانە کردویانە بە خوای خۆیان، من دونه جگە لە ئەو خوایە، ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە. واتخذوا يعني پەرستویانە خەڵکی، دەیپەرستن خەڵکی بێباوەڕ، يعني خەڵکی بتپەرست دەپەرستن من دونه جگە لەو خوایە کە خالیقی ئاسمانەکان و زەویە، کە خاوەنی ئاسمانەکان و زەویە، ئالیهەتەن خوایانێک کە سیفەتیان چۆنە، لا یەخلقون شەیئا، ناتوانن هیچ شتێک دروستکە، هیچ دروستکراوێک کە لە کەوندا هەیە دەتوانێت نەک مێشولە، باڵی مێشولەیەکیش ناتوانێت دروستکە. ئەوەی کە خەڵک دەیپەرستێ، جا کاتی خۆی لات و عوزا و دار و بەرد و بت و سەنەم بوون، یا ئێستا ئەگەر شەخصێک بێ، دەسەڵاتێک بێ، ئەوەی کە خەڵک وەک دەڵی گوێڕایاڵی دەکات و ئومێدێکی پێێتی و هاوارێکی لێ دەکات، توانای خەڵکی پێشولەیەک نا لەوەش کەمتر باڵە مێشولەیەکیشی نییە، وایە توانای ئەوەی نییە ڕزقی مێشولەیەکیش دابینکە. کەسێک خەڵقی مێشولەیەکی پێنەکرێ، ڕزقی مێشولەیەکی پێنەدرێ، خواتەکەی لەکوێدا چۆن دەکرێت ببرێتە ڕیزی کە خوایە کە خالیقتە، کە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویەی، لا یەخلقون شەیئا، کە ناتوانن ئەوانەی دەپەرسترن هیچ دروستکەن، وهم یخلقون، بۆ خۆیان دروست کراون. واتخذوا من دونه آلهة، پەرستویانە جگە لەو خوایە، ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە، کە لا یەخلقون، ئەوانەی کە دەپەرسترێن، کە خەڵک دەیان پەرستێن، ناتوانن دروستکەن شەیئا هیچ شتێک، وهم یخلقون، بۆ خۆیان دروست کراون. ولا یەملیکون، ولا دەسەڵاتیشیان دانیە، لئەنفوسهم، بۆ خۆیان، ضەڕەن، هیچ زەرەرێک لابن، ناتوانن هیچ کەسێک زەرەری بۆ خۆی نایانێ، و ناکرێ بڵێن ناتوانن زەرەر لە خۆیاندەن، چونکە کەس نایەوێت زەرەر لە خۆدا. بەڵام لە دەسەڵاتیان دانی ئەگەر زەرەرێکیان بۆ بێ، هیچ زەرەرێک لە خۆیان دوورخەنەوە، ولا نەفعە، ناتوانن هیچ قازانج و سوودێکیش بۆ خۆیان بێنن. ئەگەر کەسەکە نەتوانێت زەرەر لەسەر خۆی لادا، چۆن بە کەڵکیەوەی دێ، چۆن دەسەڵاتیەوەی هەیە زەرەر لە تۆ لادا، وایە نەتوانێت بۆ خۆی سوودی هەبێ، چۆن بۆ تۆی سوودی هەیە. ئێمە خوامان بۆ چییە؟ هەر بەڕاستی ئێمە بۆ خوا دەپەرستین، چونکە دەتوانێت زەرەرمان پێ بگەێنێ، وایە و دەتوانێت زەرەریشمان لەسەر لادا، وایە دەتوانێت سوودمان بۆ بێنێ، ئەگەر بیەوێ دەتوانێت سوودیشمان لێ بگرێتەوە، بۆیە دەیپەرستین. ئەگەر کەسێک نە زەرەری بەدەست بێ، نەبتوانێت زەرەرم لێلادا، نەبتوانێت قازانجم بۆ بێنێ، نەبتوانێت ڕێگری قازانجم لێ بکە، چۆن بیپەرستم، چۆن بیکەمە شەریکی خوای گەورە؟ تەڵەن هیچ منتیقێکی تێدا نییە. ئەوجار وەلا یەملیکونە مەوتن، لە دەسەڵاتیشیان دانیە کەس بمرێنن، هیچ کەسێک مردنی بەدەست نییە، وەلا حەیاتە، و ژیان و حەیاتی کەسیشیان بەدەست نییە، وەلا نشوڕە، زیندووبوونەوەی کەسیشیان بەدەست نییە. کەسێک نە خۆی خەڵق کرد بێ، نەبتوانێت خەڵکی خەڵککە، نەبتوانێت زەرەر لێلادا، نەبتوانێت قازانجت بۆ بێنێ، نەبتوانێت بدمرێنێ، نەتوانێت زیندوت بدژێنێ، نەتوانێت زیندوشت کاتەوە، وایە چۆن بە کەڵکی پەرستن دێ. لە کاتێکدا تۆ خوایەکت هەیە، هەموو ئەوانەی تۆی بەدەست، وایە لە نەبوونەوە هێناویە بوون، دەدژێنێ، وایە کەی تەمەن تەواو بوو دەدمرێنێ، کەی ویستی لەسەر بوو زیندوت دەکاتەوە، کە زیندوی کردیەوە لە بەرامبەر خۆی ڕاد دەگرێت لە پیت بە پیت و وشە بە وشەی، ئەوەی کردوتە و گوتوتە لێت دەپرسێتەوە، ئەوجار بەهەشتیشی هەیە، وایە وە جەهەنەمیشی هەیە. واز لە خوایەکی ئاوا بێنی، بۆ خوایە کە هیچ دەسەڵاتێکی نییە، بێگومانی دوور لە ئێوە ئەو پەڕی گەمژەیە. بۆی خوا دەفەرمێت واتخذوا من دونه آلهة، پەرستویانە جگە لە خوا پەرستراوانێکی دیکە، لا یەخلقون شەیئا، ئەوانەی ئەوان دەیان پەرستن ناتوانن هیچ دروستکەن،
وهم يخلقون بۆ خۆیان دروست کراون ولا يملكون لأنفسهم لتوانیان دانیە بۆ خۆیان ضرا زەرەر لا ببن ولا نفعا ناتوانن سوودیش بۆ خۆیان بێنن یان سوودیش بۆ تۆ بێنن ولا يملكون موتا ناتوانن ئەتۆ بمرێنن خۆشیان ناتوانن بمرێنن تەنانەت ولا حياة ناتوانن ژیان بە خۆشیان و بەکەس بدەن ولا نشورە لە تواناشیاندا نییە کەس زیندوو بکەنەوە جا وقال الذين كفروا ئەوە سەبارەت بەخوا ئەی سەبارەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەو بتپەرستەکانی مەکە هەڵوێستیان چۆن بوو بەرامبەر بە خالیق بەخوا هەڵوێستیانەوە بوو کە وازیان لە پەرستنی خوا دێنا دەچون شتانێکی دیکەیان دەکرد دە شەریکی خوای گەورە کە مەخلوق و دروستکراوی دەستی خۆیان بوون ئەی سەبارەت بە پێغەمبەر دەیانگوتی صلى الله عليه وسلم یا سەبارەت بە قورئان دەیانگوتی وقال الذين كفروا گوتیان ئەوانەی کە بێ باوەڕون گوتیان ئەوانەی کە بێ باوەڕ بوون لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بتپەرستەکانی مەکە ئین هذا يعني ما هذا ئەوەی کە محەممەد دەیخوێنێتەوە ئەوەی کە محەممەد دەیڵێ إلا إفك تەنها ئیفک یعنی هەڵبەستراوێکە درۆیەکی هەڵبەستراوە ئیفتەڕاه محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە ئیفک لەگەڵ کیذبی جیایە ها کیذب یعنی درۆ دەگونجێ ئەو شتە ڕووی دابێ بەڵام لەو ئەوەی تۆ دەیڵی لەوانەیەوانە بێ بەس ئیفک هەڵبەستنی شتێکە کە ئەسڵ و ئەساسی نیە لە خۆتەوە دروستی دەکەی جا نەک دەیانگوت درۆیە ها دەیانگوت ئیفکە یعنی بوختانە بەخوا دەیکا ها ئەگەر یعنی قسەکە ئیخۆیەتی محەممەد ئەوە قسەیوان پاڵیشی داوەتە لای خوا تەمان ئەگەر هەر قسەی خۆی با و ڕاز نەبا ئەوە درۆ بوو وایە بەڵام ئێستا دەڵێن ئیفکە یعنی قسەکە تەمان ڕاستیش نییە پاڵیشی داوەتە لای خوای نەعوذ بالله ئین هذا دەیانگوت ئەو قورئانەی محەممەد دەیخوێنێتەوە بۆی هێناوین إلا إفك تەنها هەڵبەست یعنی درۆیەکە افتراه بۆ خۆی هەڵی بەستووە بۆ خۆی دایڕشتووە وأعانه عليه ويارمتي محمد شيان داوە لەسەر هەڵبەستنی ئەو درۆیە قوم آخرون کەسانێکی دیکەش مەبەستیان پیاوێکی ڕۆمی بوو کە عەرەب نەبوو عەرەبیشی نەدەزانێ تەمان قسەکەیان دوور لێ زۆر بێعەقڵانە بوو کەسێک عەرەب نەبێ عەرەبی نەزانێ بێنێ بەنمونە قورئانێک کتێبێک بنووسێتەوە هەرچی عەرەب هەیە لە بەرامبەریدا دەستەوەستان بێ نەتوانن هاوشێوەی بێنن ها دەکرێشتیوە کەسێک عەرەب نەبێ عەرەبی نەزانێ بە عەرەبیش کتێبێک بنووسێتەوە هیچ غەڵەتی تێدا نەبێ منطیقی تێدا نیە ها بەڵام ئەوان هەر وەک دەڵێ بیان و گرتن بوو دەیانەویست خەڵکی تووشی قەلەق و گومان و ئەوانەکەن دەنا بۆ خۆشیان قەنەعەتیان بە قسەی خۆیان نەبوو چونکە دواتر ئێستا دەگەینە سەرێ قسەی پێچەوانەی تریان دەکردن قسەیەک لە قسەکانیان هێندێک لە بتپەرستەکانی مەکە ئەوە مووقیفیان بوو دەیانگوت ئین هادا ئەوەی کە محەممەد دەیڵێ هیچ نییە یعنی کەلامی خوای نییە قسەی خوای نییە إلا ئیفکون تەنها درۆیەکە درستی ئیفتەڕاه بۆ خۆی درستی کردووە وأعانه عليه یارمەتی محەممەدیان داوە لەسەر هەڵبەستنی ئەو درۆیە تەوان بە قسەی ئەوان قوم آخرون کەسانێکی دیکە بەڵام خوا دەفەرمێتی فقد جاءوا قسەی خوا بێگومان بتپەرستەکان هاتن هەڵیان بەست ظلما ستەمێکی گەورەیان کرد کاتێک کە باوەڕیان بە قورئان نەهێنا و بە پێغەمبەر نەکرد زوڵمەکەشیان لە چێ بوو تەمان لە خۆ بوو وەزوورە زۆر یعنی درۆیەکی زۆر گەورەش بوو درۆیەکی زۆر گەورە بوو ها زۆر یعنی درۆیەکی نابەجێ و ناڕەوە کە ها قەولی زۆر یعنی قسەی درۆ یان شاهدی زۆر یعنی شاهدی بە درۆ یان سوێندی بە درۆ کە ئەوانە تەمان عوقوبە و سزاکەیان لە درۆی ئاسایی گەورەترە وقال الذين كفروا قتيان أواني كبباورا إن هذا يعني ما هذا أو قرآني كمحمد ديلي هجنية كلام خوينية إلا إفك تنها درويك افتراه بوخوي هلي بستوه واضحة وأعانه يارمتي محمد ينداوى عليه لسر هالبستني أو درويا قوم آخرون كساني شديكا كسيك الروميان طبعا ئەوە دەکرد متهم دەکرد بەوەی کە یارمەتی پێغەمبەری دابێت لە نووسینەوەی ئەو کتێبەدا بۆچی جوایان دەکرد بە حسابی خۆی بۆی خەڵک براوڕیان پێ بکات چونکە دەیانزانی محەممەد خوێندەواری نییە دەیانگوت ئەو کەسە خوێندەواری هەیە هاتووە ئەو کتێبەی بۆ محەممەدی نووسیوەتەوە محەممەدیش بەسەر ئێمەدا دەیخوێنێتەوە پاڵشی دەداتە لای خوای گەورە نەعوذ بالله وأعانه ئەو قسەیوانە دەیانگوت یارمەتی محەممەدیان داوە عليهەی لەسەر هەڵبەستنی ئەو درۆیە قوم آخرون کەسانێکی دیکە بەڵام خوا دەفەرمێ فقد جاءوا بێگومان ئەوان هاتن
بقسيك كهم ظلما قسكان استمل لخوان ولا بيغمبري صلى الله عليه وسلم وزور وهذا درويشي جورشة كديكن وديلين سبارد ببيغمبر صلى الله عليه وسلم وسبارد بقرآن أو يقلق سكانيان قسيكي دي كان أبو هندي دي كان لبت برستكاني مكة دانقود وقالوا قتيان أساطير الأولين أو قرآن أساطير يعني هالبستراوي بيشينانا حكايات خرافياتي أمتاني بيشوية محمد صلى الله عليه وسلم خري كردوتو وقالوا دانقود أساطير الأولين أوانا كوملك أساطير يعني أوي سطر يعني دير يعني خط يعني نسراوا يعني أوا كمحمد ديلي كوملك نسراون كوملك خط وكوملك ديرن لرداو بسر هاتا كاني أمتاني بيشون بوخوي چی کردووە ئیکتەتەبەها داوای کردووە بۆی بنووسنەوە داوای کردووە دەیانزانێت بۆ خۆی خوێندەواری نییە ئیکتەتەبەها داوای کردووە ئەو دێڕانە ئەو نووسراوانەی بۆ بنووسنەوە ئەو جار فەهیە ئەو نووسراوانە تملە عەلەیهی بخوێندرێنەوە بەسەریدا بوکڕەتەن و ئەسیلە بەیانیان و ئێواران ئەوە توهمەیەکی دیکە کە زۆر جیاواز بوو لەگەڵی یەکەمیان وقالوا دەیانگوت ئەساطیر الأولین ئەو قورئانە هەڵبەستراوی وحکایەت و خرافیاتی پێشینانە اكتتبها يعني محمد داوای کردووە ئەو شتانەی بۆ بنووسرێتەوە ئەو جار فەهیە ئەو شتانەی کە بۆی نووسراونەتەوە تملا عەلەیهی بخوێندرێتەوە بەسەریدا بەحساب بۆی لە بیری نەچێتەوە بوکڕەتەن و ئەسیلە بەیانیان و ئێواران دیسان ئەگەر قورئان نەعوذ بالله طبعا حەکایەت بایە ڕوودا و بایە چونکە خۆ قورئان هەر باسی ڕابردوو ناکە باسی داهاتوش دەکا وایە چۆن ڕابردووەکانی قورئان قیسە و بەسەرهاتەکانی قورئان دەقا و دەقن لەگەڵ ئەوەی کە کاتی خۆی لە تەورات و ئینجیل و کتێبە ئاسمانیەکاندا هەن ئەو ڕووداوانەشی کە پێغەمبەر باسی کردون صلی الله عليه وسلم بەڵام ڕوویان نەدابوو وەک خۆی هاتنەجێ کە بتپەرستەکانی مەکە زۆر لەو حەقیقەتانەیان بینی بوو بەڵام بیانویان دەگرت وقالوا أساطير الأولين دەیانگوت ئەو قورئانە هەڵبەسترا و حەکایەتی پێشینانە ئیکتەتەبەها داوای کردووە بۆی بنووسرێتەوە ئەوە یەک ئەو جار فەهیە ئەو نووسراوانەش تملا عەلەیهی بخوێنرێنەوە بەسەریدا بوکڕە بەیانیان و ئێواران وازحە بەڵام خوای گەورە دەفەرمێت چی طبعا خوای گەورە ئەگەر لەگەڵت بێ مەرجە هەر شتێک زۆرینە لەگەڵی نەبوو ڕاز نەبێ مەرجە هەر شتێک خەڵک ڕەتی کردەوە ڕاز نەبێ مەرجە هەر شتێک خەڵک قەناعەتی پێ نەبوو ڕاز نەبێ بێگومان نەخێر بۆیە خوای گەورە دەفەرمێت قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەنزەلەه ئەو قورئانەی هێناوەتە خوارێ الذي يعلم السر في السماوات والأرض أو خوایی کە دەزانێ نهێنیەکانی ئاسمانەکان و زەوی هەزار حەقیقەتی علمی و زانستی کە لە ئاسمانەکان و لە زەویدا هەنە کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هیچ کەس عەقڵی پێ نەشکاوە و هیچ علم و زانیاریەک نەبووە کەشفیان کە لە قورئاندا ئیشارەت و ئاماژەیان پێکراوە و ئەگەر محەممەد بۆ خۆی بایە محەممەدیش وەکو بەشەر کەسێک بۆ وەکو خەڵکی خۆ هیچ خوێندەواریەکی نەبوو هیچ ئەجهیزە و وەک دەڵێ وەسائلێکی لەبەردەستدا نەبوو بگەڕێ بە بەحر و دەریا و بیابان و وشکای و ئاسمان و زەویدا سڕەکان دەرخا بەڵام نا دەفەرمێت قل ئەنزەلەه پێیان بڵێ ئەو قورئانەی ناردۆتە خوارێ الذي ئەو خوای يعلم السر دەزانێ نهێنی في السماوات لە ئاسمانەکان و لە زەوی إنه بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو خوایە کانە غەفوورە ڕەحیمە زۆر لێ خۆشبوو زۆر میهرەبانە دیقەت دەنێ دوای ئەوەی کە باسی بتپەرستی دەکا بتپەرستی ئەوانەی کە شەریکیان بۆ خوا بڕیارداوە ئەوانەی کە ئیمانیان بە قورئان نەهێناوە پێغەمبەریان بە درۆ زانی وصلی الله عليه وسلم بەڵام خوای گەورە کە باسی سیفەتەکانیان دەکا دەفەرمێ إنه کانە غەفوورە ڕەحیم یعنی دەرگای تۆبە و پەشیمان بوونەوە بۆ ئێوەش کراوەیە دەرگای پەشیمان بوونەوە لە ئێوەشدا نەخراوە ئەگەر بتیشت پەرست بێ ئەگەر تەوبە بکەی و بگەڕێەوە خوا لێت خۆش دەبێ و ئیمانت بە پێغەمبەر و بە قورئانیش نەبێ ئەگەر گوناهەکەی هێندەش گەورە بێ کە لەو گوناهانە گەورەتر نین ئینسان ئەگەر بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و پەشیمان ببێتەوە خوای گەورە لێی خۆش دەبێ زۆرێک لەوانەی کە ئەو کات قورئانیان لەسەر هاتە خوارێ بتپەرست بوون بەڵام فعلەن دواتر خوای گەورە دەرگای تەوبەی لەسەردا نەخستن بوون بە کەسی ئیماندار و موسڵمانی زۆر باش قل ئەنزەلەه پێیان بڵێ خوا ناردوویەتە خوارێ ناردوویەتە خوارێ ئەو قورئانە الذي يعلم السر ئەو خوای دەزانێ نهێنیەکان في السماوات والأرض لە ئاسمانەکان و زەوی إنه کانە بێگومان ئەو خوایە کانە
غەفوورە ڕەحیمە لە بەرامبەر ئینسانەکاندا لە بەرامبەر تاوانباراندا زۆر لێخۆش بوویە و هەروەها زۆریش میهرەبانە ها ناڵێ یەکون دەڵێ کانا چونکە بەنیسبەت خوایەوە تەبەن ڕابردوو داهاتوو وەکو یەکن ئەوە یەک و یاساشە یاسە یعنی یەقینت هەبێ هەر کەسێک تەوبە بکات و پەشیمان ببێتەوە ئەگەر بتیشی پەرست بێ ئەگەر شەریکیشی بۆ خوا بڕیاردا بێت و قورئان و پێغەمبەرایەتیشی ڕەت کرد بێتەوە خوای گەورە هەر لێی خۆش دەبێت وەقالوا ئەوجار دەیان گوتی ئەوجار لەسەر پێغەمبەر قسەیان لەسەر خوای هەبوو وایە لەسەر پێغەمبەریشیان هەبوو ئەی لەسەر قورئانیشیان هەبوو ئەی لەسەر پێغەمبەر وەقالوا اینجا دەیان گوت مالی هذا الرسول ئەوە چییە ئەو پێغەمبەرە ئەوە چ پێغەمبەرێکە چۆن پێغەمبەرێکە یەأکل الطعام خواردن دەخوا وەکو خەڵکی چۆن دەبێت پێغەمبەر خواردنی بخوا ئەوە بیانە بوو تەوان دەیان گوت مادام خواردنی دەخوا دیارە ئەویش بەشەرێکە وەکو ئێمە ناکرێت پێغەمبەر بێ نەعوذ بالله ويمشي في الأسواق دەڕوا بە بازاڕەکاندا ئەوجار لەولا ئونزیل عليه مەلەک خۆزیە ئەگەر پێغەمبەریش دەبوو دەنێردرایە خوارێ لەگەڵی مەلەکون فریشتەیەک فەیەکون معه لەگەڵ ئەو پێغەمبەرەدا دەبوو بەچی دەبوو بە نەذیر ئەویش دەبوو بە ئاگادارکەرەوە دەبوو بە پێغەمبەر یعنی دەیانگوت ئەگەر محەممەد پێغەمبەرە دەبووە نەخوا دەبووە وەکو خەڵکی بە بازاڕیدا نێ و نەچێ ئەگەریش فەرزەن خواردی وە بازاردا هات و چوقەی ناکە بەڵام ئەگەر خوا دەیەویست بیکا بە پێغەمبەر با مەلایکەتێکی لەگەڵ بە هەر کاتێک قسەی دەکرد مەلایکەتەکەش گوتپای ڕاست دەکا ئەمن مەلایکەت هاتم تەئیدی محەممەدی بکەم کە خۆ ئەگەر واش بە باوریان هەر نەدێنە ها ئەگەر واش بە ئیمانیان هەر نەدەێنا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەدان جار جیبریل هاتۆتە لای بە شێوەی بەشەر بە شێوەی ئینسان و چاک چاکیش دەیانزانی محەممەد صلی الله عليه وسلم 40 ساڵ پێش پێغەمبەرایەتی لەگەڵیان بووە لەگەڵ دەعبا و درندەیەکیشدا درۆی نەکردو پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک لەگەڵ بەشەردا ئەی ئەگەر لەگەڵ بەشەر درۆی نەکات چۆن لەگەڵ خوا درۆ دەکات چۆن بەناوی خواوە درۆ دەکات چاکسان دەیانزانی لەقەبی محەممەد الئەمین یا صادق الئەمین کێ پەیدا بوو بتپەرستەکان هابوو معلوماتان خەڵکی مەکە پەیدا بوو ئەوەی کە دوایە دژایەتیان کرد ئەوان پێیان دەوت صادق الئەمین یعنی ڕازگۆیەکی ئەمینی دەستپاک ئەوان بە حکم و عەدالەتەکەی ڕازی بوون ئەو بەردەڕەشەکەی کە ئێستا هەیە کاتی خۆی کە لایەن بردووە تەعمیری کەعبەیان کردوتەوە بیستوتانە تەوان خلافێکی زۆر زۆر گەورەیان هەبووە ئێستا پێش پێغەمبەرایەتی هەر تیرەیەی ویستویەتی بۆ خۆیان بەردەڕەشەکەی دانن چونکە بەردەڕەشەکە چۆن ئێستا مقدس و پیرۆزەوە دەستیە حەج و عەمرەی خواخواتە وانێ دەستێکت پێیکەوێ وایە ئەوەی دەستی بە بەردەڕەشەکەی کەوت پێ وانە کە هاتەوە شانازی پێوە دەکات دەڵێ دەستم لێیدا وانە ئیوا هەیە چەندان دەشێلێ یا بۆ خۆی دەبن چەند کەساندا دەشێلترێ هەتا هەر ئەوەت پێ نەکرا بەس ئیشارەت و ئاماژەکەی ئەدی کاتی خۆی لەسەر دانانەکەی کێشەیان بۆ خەریک بۆ خوێن بڕژێ دواتر یەکێکیان کەسێکی عاقڵ بە وتوێتی وەرە با چاوەڕێکەین چی یەکەم کاس هاتە کەعبەی با بیکەینە حەکەم تەوان کە هاتووە محەممەد بۆ صلی الله عليه وسلم یەک کەس قسەی نەبووە لەسەری توانە تەواو هاتووە بە حکمەتی خۆی بە دانایی خۆی شتێک ڕاخەرێکی دانا فەرمێتی پاڵێکی پێوەنێن هەموو بەیەکەوە خستوێتی سەر ڕاخەرەکەی هەر یەکەی لایەکیان گرتووە بە هەمووان یعنی شەڕەفەکەی بەخشیوە بە هەموویان و کێشەکەشی لە کۆڵ هەر هەمویان کردوتەوە قەستم بە حکمی پێغەمبەر وەکو بەشەر ڕازی بوون پێشەوەی ببێ بە پێغەمبەر بەڵام کە بوو بە پێغەمبەر لەبەرەوەی تااقەتی ئیلتیزامیان نەبوو تااقەتی پابندبوونیان نەبوو خۆ حازرکردنیان نەبوو بۆ قیامەت و وازیان پێ لە دنیا و لە هەوا و ئارەزوەکانیان نەدەهێنرا داهاتن بیانووی نامعقوڵ و نابەجێیان دەگرت هەر جارێ شتێک جارێک دەیانگوت قورئانەکە ئەوە یەکێک بۆی نووسیوەتەوە جارێک دەیانگوت ئەوە حەکایەت و خوڕافیاتە ئێمە باوەڕمان پێی نییە هەندێک جار دەیانگوت ئەگەر ئەوە محەممەدە و پێغەمبەرە دەی ئەی خۆ ئەگە مەلایکەت با دەیانگوتی بێگومان دەیانگوت خۆ ئەو مەلایکەتە نوێژی پێ دەکرێن ڕۆژە 5 نوێژان دەکا و ئەوەندە ڕۆژوانە دەگرێت ئەوەندە قورئانەی دەخوێنێ خۆی مە مەلایکەت نین خوای گەورە بە نەوعێکی کە دروستی کردوونە و کاتە تەمان بیانوەکەیان گەورەتریش دەبوو وقالوا ما لهذا الرسول دەیانگوت ئەوە چیەتی ئەو پێغەمبەرە چۆن دەکرێت ئەو پێغەمبەر بێ یەأکل الطعام خواردن دەخوا ويمشي في الأسواق دەڕوا بە بازاڕەکاندا لولا أنزل عليه خۆزیە دەنێردرایە خوارێ بۆ لای محەممەد لەگەڵ محەممەددا مەلەکون فریشتەیەک فەیەکون و ئەو فریشتەیە دەبوو معه لەگەڵیدا بە نەذیر بە ئاگادارکەرە و ترسێنەر ئەوە بیانوێکی دیکەیان ئەو ئەگەر ئەوەش ناکرد ئەوەش نەدەبوو ئەو یولقا ئیلەیهی خۆزیە
ینی بەردەدرایەوە بەسەریدا دەنێردرا بۆی لە ئاسمانەوە کەنزون خەزێنەیەکی گران بەها و بەقیمەت کە دەبووە کەسێکی دەوڵەمەند و دەسەڵاتدار و هەر کەسێک بەلایدا چوو بە وەک دەڵێ زێڕ و گەوهەر و مرواری بەسەردا دابەشکردبانە گەر پێغەمبەرە دەبووە خوای گەورە ئاوای پێدابایە ئەو یولقا ئیلەیهی کەنزون یا دەبووە نێردرا با بۆی ڕەوانە کرابا بۆی کەنزون خەزێنەیەک یان ئەو تەکوونە لەهو جەنەتون یا دەبووە هیچ نەبایە هەیبە جەنە باخێکی خۆش و قەسر و قسوور و کۆشک و تەلاری تێدابایە کە ئەکولو منها خواردبای هەر کاتێک ویستی لەسەربایە خواردنەکەی لەگەڵ ئی خەڵکی لای کەمی وەکو یەک نەبایە یان بەقەدەر دەوڵەمەندەکانی مەککە باخ و باخاتی هەبایە و بەقەدەر ئەوان سەرمایەدار بایە بەڵام خوای گەورە تەوان کاتی خۆی پێغەمبەری صلی الله عليه وسلم سەرپشک کردووە لە بینی مەلیکاتی و پێغەمبەراتی بەیەکەوە عەبداتی و پێغەمبەراتی بەیەکەوە پێغەمبەر کامیانی هەڵبژاردووە عەبداتی بەنداتی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوێتی چەند لە دنیادا دەمێنێتەوە دنیا ئی ئەوەی نیە دڵی خۆتی پێ ببەستیەوە و دڵی خۆتی پێ خۆشکەی بۆیە پێغەمبەر بۆ خۆی صلی الله عليه وسلم دنیای نەویستووە دەناخۆ سلێمان پێغەمبەر مەلیکیش بوو پێغەمبەریش بوو هەرچی ویستبای لە دنیا داشتی دنیای لە بەردەستیدا بوو بەڵام هەر مرد کە مرد چۆن مرد سلێمان پێغەمبەر بەسەر گۆچانەکەیەوە بەپێوە مردووە هەتا گۆچانەکەی ڕزیوە حاڵێن ینی مێرو خواردویانە و گۆچانەکەی ڕزیوە بەر بۆ تۆ خەڵک بووی زانیوە هەر لە شوێنی خۆیتی و بە جۆرێک لە جۆرەکان بە ئەمری خوای لەوێ ڕاوەستاوە قەستم مەلیکێکی ئاوا خۆ کە مردنی هات و ئەجەلی هات هەر وەکو یەکە بۆیە پێغەمبەر خۆی دنیای نەویستووە بۆیە ها دەفەرمێت ئەو یولقا ئیلەیهی کەنزون یا دەبوایە بنێردرێتە لای خەزێنەیەک ئەگەر پێغەمبەرە ئەوش بیانوێکی دیکە ئەو تەکوونە لەهو جەنەتون یا دەبووە ئەو محەممەدە ئەو پێغەمبەرە هەیبا باخێک یەکول منها لێی خواردبایە بەڵام خوا دەفەرمێ وەقال الظالمونە ستەمکاران دەیان گوت ئەو جار بە ئیماندارانیان دەگوت چی ئین تەتەبیعونە یعنی ماتە ئێوە تەنها بەدوای کەسێک کەوتون کە ڕەجولن مەسحورە پیاوێکی جادو لێکراوە ئین تەتەبیعونە ئێوە تەنها بەدوای کەسێک کەوتون بە ئیماندارانیان دەگوت بە مسلمانانیان دەگوت ئین تەتەبیعونە ئێوە تەنها بەدوای کەسێک کەوتون کە ڕەجولن مەسحورە کە پیاوێکی سیحر لێکراوە جادو لێکراوە کە مەبەستیان محەممەد بوو صلی الله عليه وسلم بەڵام خوا دەفەرمێتی انظر كيف ضربوا لك الأمثال سەیریان کە ئەی محەممەد صلی الله عليه وسلم چۆنی نمونە دێننەوە بۆ تۆ انظر سیر کە تەماشاکە تیان بڕوانە كيف ضربوا لك الأمثال چۆنی بەویستی خۆیان بە ئارەزووی خۆیان نمونەت بۆ دێننەوە و توهمە و درۆت بۆ هەڵدەبەستن بەڵام فەضەلوا ئەوانە گومڕا بوون ئاگات لێی بێ فلا يستطيعون سبيلا هەرگیز ناتوانن ڕێگای ڕاست بگرنە بەرەو هیدایەت و ڕێنمونی خوای پەروەردگار بێن چونکە شایستەی هیدایەتی خوای پەروەردگار نین انظر تەماشاکە سیرکە لیان ورد ببەوە كيف ضربوا لك الأمثال چۆنی بۆ تۆ دێننەوە چەندان نمونە هەر جارەی بە شێوەیەک تەشبیه دەکەن و دەتسوێنن جارێک بەدرۆزن نەعوذ بالله جارێک بەوەی کە خەڵک کتێبی بۆ نووسیویەوە جارێک قورئانەکەت بە خوڕافیات دەزانن جارێک پێغەمبەرایەتیەکەت دەخەنە ژێر گومانەوە بەڵام خوا دەفەرمێ فەضەلوا ئەوانە گومڕان گوێ لە کەسی گومڕا مەگرە فلا يستطيعون هەرگیز ئەو گومڕا و سەر لێ شێواوانە ناتوانن ڕێگای ڕاست بگرنە بەر و بە دوای ڕێگای تۆ بکەون ئەو جار دەفەرمێتی تەبارەکە الذی پاک و بێگەردی و گەورەی و پیرۆزی بۆ ئەو خوایەی ئین شاء ئەگەر ویستی لەسەر بە جعل لك خيرا من ذلك دەیبەخشی بە تۆ چاکتر لەوەی کە بتپەرستەکان بۆت پێشنیار دەکەن ئەگەر خوا ویستی لەسەر بە ئەگەر خوا حەزی لێبایە دەیبەخشی بە تۆ چاکتر لەوەی بتپەرستەکان بتپەرستەکان خۆزگیان دەخواست مەلایکەتی لەگەڵ بە دیفاعی لێکردبا یان پشتگیری کردبا یان خەزێنەی لە ئاسمانەوە بۆ هاتبایە خوارە یان باخێکی هەبایە تەبارەکە الذی گەورەی و پیرۆزی بۆ خوا ئین شاء ئەگەر ویستی لەسەر باخوا جعل لك دەیدا بە تۆ خەیرا من ذلك چاکتر لەوەی کە بتپەرستەکان بۆت پێشنیار دەکەن جەناتین دەیتوانی چەندان باخت پێ بدا کە تەجری من تحتها الأنهار کە بڕوا بەژێریاندا چەندان ڕووبارەوە هەر لە دنیادا ويجعل لك ودەیتوانی ببەخشێ بە تۆ خوای گەورە قسوورا نەک کۆشکێک چەندان کۆشک و تەلار هەر لە دنیادا بەڵام خوای گەورە بۆ هەڵی گرتووە بۆکوێ بۆ قیامەت و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قیامەتی وستووە تەبارەکە الذی ئین شاء پاک و بێگەردی بۆ خوا ئین شاء
ئەگەر ویستی لەسەر با جعل لك خيرا من ذلك دەیبەخشی بە تۆ چاکتر لەوە جەنات چەندان باخ کە تەجری من تحتها الأنهار بڕوا بەژێریدا چەندان ڕووبار ويجعل لك ودەیبەخشی بە تۆ قسوورە چەندان کۆشک و تەلات بەل کەذەبوا خوا دەفەرمێ بەڵام ئەوانەی دەیڵێن هیچی حەقیقەت نین هەمووی بیانون ڕاستیەکە چۆنە بەل کەذەبوا بالساعة بەڵکو ئەوانە بێباوەڕن ئەوانە بە درۆی دەزانن قیامەت و زیندووبوونەوە تااقەتی خۆ حازرکردن و خۆ ئامادەکردنیان نییە بۆ قیامەت و بۆ زیندووبوونەوە ناسار دێن چ دەکەن بیان و دەگرن تەمان ئەگەر گوتمان محەممەد پێغەمبەرە و ئەوەشی دەیڵێ قورئانە و خوا ناردوویەتی وایە یعنی ڕێی تێنە دەست و دژایەتی بکەن یا خۆ بۆ قیامەت حازر نەکەن بەڵام دەفەرمێن بەل کەذەبوا بالساعة ئەوەی ئەوان دەیکەن ئەوەیە کە بە درۆی دەزانن قیامەت و زیندووبوونەوە وأعتدنا وإيمش آمادەمان کردووە لمن كذب بالساعة بۆ هەر کەسێک قیامەت بە درۆ بزانێتی سعيرە ئاگرێکی بڵێ سەدار و سوتێنەر ئەوە قاعدەیە بەل كذبوا بالساعة ئەوان بە درۆی دەزانن قیامەت و زیندووبوونەوە و دواڕۆژ وأعتدنا ئێمەش ئامادەمان کردووە لمن كذب بۆ هەر کەسێک کە بە درۆی دەزانێ بالساعة قیامەت سعيرە ئاگرێکی سوتێنەر و بڵێ سەدارجا قیامەت بە درۆزانین دوو جۆرە طبعا بە زمان بڵێ قیامەت دنیا نعوذ بالله طبعا ئەوە هەر کەسەکە کافر دەبێت و خوای گەورە دەیخاتە ئاگر و ئەو کەسەشی کە بە زمان جاری وایە دەڵێ قیامەت هەیە بەڵام هیچ خۆ ئامادەکردنێکی نییە بۆ قیامەتێ بەڕاستی ئەوەش جۆرێکە لە ئیمان نەبوون بە قیامەتێ نەتیجەی ئەو کەسەش خوا پەراماندا لەوانەیە هەر ئاگر بێت کە نەتیجەی هەر کەسێک ئیمانی بە قیامەت نەبێ بەبێ گومانی ئاگرە خوای گەورە هەبوو لایەکمان فەرمانە. السلام على سيدنا محمد وعلى آله